چەند دارتوێکە لە ناحیەی شۆڕش لە چەمچەماڵ مێژوێ و دارتوانە بۆ زیاتر لە 3 دەیە دەگەڕێتەوە. ساڵانە دانیشتوانی ناحیەی شۆڕش لەگەڵ وەرزی پێگەشتنی توودا بەرهەمی ئەو توانە کۆ دەکەنەوە. ئەم توانێ ئەمە گەلێگەل یعنی توێکی چاکە هەموو کەسێ تێ لێ خوات و ئەیبات زۆر یعنی دەمێکە تقریبا لە 89 لە 89 بۆ 90 یعنی ئەو دارەیە هەیە تەمەنێکی هەیە زۆر کە هاتینێتە شۆڕشەوە لە دوای ئەمفەر لەو دارەمان کردنیا و بووە ئێستاکە ئێستا تویە چاکی پێوەی کە ڕۆژانە ڕۆژی وە بۆ با بڵم نییە دووسە لەی پلاسیکی تەماتەمان لێ کردێتەوە ڕۆژانە. ئێمە چەند دارتیۆکمانەیە توپێک دێ لە توی شات و ئەم تووە ڕەشەش و توی سپیشمانەیە تووەکە تا بڵێ توێکی چاک و شیرین و بەناوبانگە مێژووی کۆنم دارتووە چۆمڵی من بەبیرم نام دارتۆمانەیە خەڵکی زۆر دیێ لە غزم لە کەس لە برادر لە دۆست دێ ئەم لەم تووە ئەبا بۆ خواردن تووەکە تا بڵێ توێکی خۆش و بەسوودیشە. تووەگەرسی وەک جۆرە میوەیەک تەماشا دەکرێت کەمانەوەی لە ساڵدا ماوەیەکی کەمە بەڵام خواردنی تو سوودی زۆری لە بواری تەندروستیدا هەیە. تو یەکێکە لەو شتە بە سوودانی کە خەڵکانی خۆمان لە لادەکان جاران زۆر بەکاریانە هاورد بۆ مەشکە بۆ بۆنی خۆش بۆ هیزدەی ڕۆن لە کوردەواریە و ئافرەتانیش زۆر بەکاریانە هاورد بۆ کیس تو ئەگەر بکەیتە دۆشاویان بکەیتە ئاوی گەرمەوە و بەیانیان بیخۆی کیسی ئافرەتان ناهێڵێ هەموو جۆرە کیسێکی ئافرەتان ناهێڵە واروا ئافرەتانی کە مناڵیان نابێ ئەگەر بێت و دۆشاوی تو بخۆن مناڵیان نەبێ و چارەسەر ئەبن و هەروەها ئێستامە دۆشاوی تووە کراوەتە دۆشاوی تو ئافرەتانی کە مناڵیان نابێ ئەیاندەینێ بخۆی مناڵیان نەبێ کیسەکانیان نامێنێ هۆرمۆناتیان ڕێکەبێتەوە زۆر بەسوودە بۆ دوانزەگرێ بۆ ڕیخۆڵە بۆ بەردی گورچیلە بۆ قۆڵۆن بۆ قەبزی بۆ غازات بۆ پاکردنەوەی گەدا زۆر بەسوودە تو زیاتر لە جۆرێکی هەیە بە پێی هەڵسەنگانی شارەزانی بواری خۆراک خواردنی تو بەسوودە بۆ لەشی مرۆڤ جگەلەوەی وەک میوەیەک دەخورێت لە ئەمان کاتدا لە دروستکردنی دۆشاویشدا سوودی لێوەردەژیرێت. عومەر غەریب، کورسات نیوز، ناحیەی شۆڕش لە قەزای چەمچەماڵ.